فەڕەنسا ترسی لە نەخۆشیە سێکسیەکان هەیە. کۆندۆم لە دەرمانخانەکانی فەڕەنسا بۆ گەنجان بوو بە خۆڕایی. نەخۆشی ئایدز و پێست و برین لە نێو گەنجان لە زیادبووندایە. بۆ بەرگرتن لەو نەخۆشیانەی بەهۆی کاری سێکسیەوە لە نێوان گەنجانی تەمەن 18 بۆ 25 ساڵ لە فەڕەنسا بڵاوبووەتەوە، سەرۆکی فەڕەنسا بڕیارێکی سەرۆکایەتی دەرکرد کە بۆ لەمە دوای لە هەموو دەرمانخانەکانی فەڕەنسا کۆندۆم بۆ گەنجانی خوار تەمەن 26 ساڵ بە خۆڕایی دەبێت و ناوی ناوە شۆڕشێکی بچووک لە پێناو خۆپارێزیدا. ئەم بڕیارەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا لە کاتێکدایە کە وەزارەتی تەندروستی ئەو وڵاتە لە مانگی 12 ساڵی پار راپۆرتێکی مەترسیداریان بڵاو کردەوە کە نەخۆشیەکانی کۆندامی زاوزێ لای ژنان و پیاوان بەبێ جیاوازی بە ڕێژەیەکی ئێجگار زۆر بەرز بووەتەوە، بەتایبەت دوای شەپۆلی کۆرۆنا 19 لە نەخۆشی ئایدز و پێست و برین و زۆری تر کە کۆنتڕۆڵکردنیان ئاستەمە. بۆیە لە بڕیارەکەی ماکرۆن داهاتووە لەمە دووە گەنجانی فەڕەنسا لە خوار تەمەنی 26 ساڵی دەتوانن بە خۆڕایی کۆندۆم لە دەرمانخانەکان وەربگرن و ژنانیش هەموو چارەسەرێکی ڕێگری لە دروستکردنی سکپڕی بە خۆڕایی وەردەگرن. ئەمەش بۆ سەلامەتی و خۆپارێزی گەنجەکانمانە و شۆڕشێکی بچووکە لە پێناو خۆپارێزی. لەم بارەیەوە وەزیری تەندروستی فەڕەنسا ڕایگەیاند یاساکانی فەڕەنسا ئازادی تەواوی داوە بە مەسەلە سێکسیەکان بەو مەرجەی ڕەزامەندی هەردوو لای لەسەر بێ. بۆیە ناتوانین قەدەغەی بکەین. باشترین بڕیاریش کە سەرۆک ماکرۆن داوێتی ئەوەیە کە لە پاڵەڵمەتێکی بەرفراوانی هۆشیاری بۆ گەنجان لە ئینستاگرام و تیکتۆک و فەیسبووک پێدانی کۆندۆمە بە گەنجان بە خۆڕایی بۆ ئەوەی بەر لە زۆر نەخۆشی بگرین. بۆ ئەمەش حکوومەت بودجەی پێویستی دابین کردووە.